شەڕەکان قورس و خوێناوین بۆ ڕزگارکردنی دوابەشی ڕۆژاوای مووسڵ، بەڵام شەڕێکە بە کاوە خۆ دەکرێت وەک سەرکردە لەشکریەکان دەڵێن جیهادیەکان زۆربەی شوێنەکانیان بە بۆم بچاندووە. جا هەڕەشە و مەترسی ڕاستەقینەکەی من بینیمە ئەوەیە داعش بۆمبەکانی دەنێتەوە لە شقامەکان و لە ناو ماڵەکانیشدا وەک بۆ سەرنانەوە بۆ لەشکری عێراقی بەپێی ئەو زانیاریانی پێمان گەیشت بوون هێرشێکی ئاسمانیمان کردە سەر ئەو باڵەخانەی داعش بۆ تەقاندنەوە ئامادەی کردبوو. داعش بەردەوامن لە هێرشە خۆکوژیەکان نەکرد لە مووسڵ بەڵکو لە پارێزگای کەرکووکیش. یەکێک لەو تێرۆریستانە کە خەڵکی حەویجەیە دەستگیر کراوە و دەڵێت پەشیمانە. بەڵێ هەست بە تاوان دەکەم چۆن هەستی پێ نەکەم خۆم بە شەرمەزار و بەرپرسیار دەزانم بەرامبەر ئەو شتانی کردو من کاتێک بینیم چی دەکەن جێم هێشتن داعش لێبوردنی نییە منداڵ و ژن و پیاوی پیریش دەکوژێت. هێزی پۆلیسی کەرکووک جەخت دەکاتەوە لەوەی لە پاش هێرشەکانی مووسڵەوە داعش لە حەویجە بەهێز بووە. داعش ئیستا بەهێزتر بووە نەک لاواز بەر لە هێرشی مووسڵ 1000 چەکداری دژی ئێمە هەبوو بەڵام ئیستا 2000 کەسن پێشتر 50 هێرشبەری خۆکوش هەبوون ئیستا 100 هێرشبەرن. لە سووریاش هێزەکانی سووریای دیموکرات لە پێشڕەویەکی بەردەوامدان بە ئاراستەی شاری ڕەققە پایتەختی دیفاکتۆی دەوڵەتی خەلافەت. لە ئێستادا سەرکردەکان باشن و وریان بەرزە و لە ڕێدان بۆ ئازادکردنی کە سوکاریان لە دڕندەکانی داعش خەڵکی سیڤیل یارمەتیمان دەدەن چونکە دەزانن ئێمە کێین و دەزانن هێزەکانی سووریای دیموکرات چیە و چۆن بیرکردنەوەمان جیاواز لە داعش هیوادارین خەڵکی ڕەقا خۆیان دوور بخەنەوە لە شوێنەکانی شەڕ تا پارێزراو بن. کەشتیە جەنگیەکانی رووسیا هێرشێکی موشکیان کردووەتە سەر بنکەکانی دەوڵەتی ئیسلامی لە شاری حەمما. ئێرانیش پێشتر موشەکە دوور هاوێژەکانی دژی سەرهەڵداوانی سووریا بەکارهێناوە. ئایا ئەم هێرشانە نیگەرانی بۆ ئەمریکا دروست کردووە؟ پێم وایە تێگەیشتن لەوە گرنگە کە ئەرکی ئێمە لە سووریا تایبەتە بە لە ناوبردننی داعش مەبەست و ئامانجەکانمان ڕوون و ئاشکران چونکە ئەم ناوچەیە ئالۆزە بۆیە پێویستە هەموو لایەک ئەو میکانیزمە بەکاربێنێت کە ڕێ لە هەڵایسانی زیاتر لە ڕەوشەکەدا دەگرێت. لەگەڵ دەستپێکی هێرشەکان بۆ سەر ڕۆژاوای مووسڵ دەنگۆکانی لە رووسیاوە بڵاوبوونەوە ئاماژەیان بە کوژرانی ئەبوبەکر البەغدادی دەکرد بەبێ هەبوونی بەڵگەیەکی پشتڕاست کراوە. دەزانیت ئەمە یەکەم جار نییە دەگوترێت ئەبوبەکر البەغدادی کوژراوە هیچ زانیارێکمان نییە بۆ پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵە هەر بۆیە پێم وایە بەغدادی هێشتا ماوە بەڵام زۆرێک لە سەرکردەکانی داعش کوژراون و بەغدادی زیاتر کەوتووەتە پەراوێزە و چەکدارەکانیشی لە مووسڵیان لە ڕەقا هەست بە کەمبوونەی توانایەکانی سەرکردەکەیان دەکەن. بۆ زۆرێکیش لە سەرکردە لەشکریەکان و سیاسیەکانیش تەقانەوەی مزگەوتی نووری و منارەی حەدبا لە مووسڵ بەدەستی داعش پەیامێکی بەراییە بۆ شکستی تێرۆریستان لە عێراق. إن شاء الله قريبا سنعطي الترتيبات. بەم زوانە سەرکەوتنی کۆتایی ڕادگەیەنین بەسەر داعیشی دوژمندا لە پارێزگای نینەوە و شاری مووسڵ بە تایبەتی داعیش کەمی ماوە و شکستی خۆشی بە تەقانەوەی مزگەوتێک ڕاگەیاند. هەر لە ئێستاوە دادگاکانی مووسڵ کەوتونەتە لێکۆڵینەوەکردن بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شەڕی داعش لە پارێزگاکەدا وەک ئەم دادگایی شارۆچکەی قەرەقوش. هەر لەم دادگایشدا گیراوەکانی داعشیش دادگایی دەکرێن.